كرة شاماني شاسع بەدەم چاخواردنەوە گوێگرتن بۆ سیروان کێمنەیی لە چایخانە کولتوریەکەی کەمەرە لە ناوچەی هەورامان دانیشتوون تاوچانێک بدەن بە یاد و یادەوەری سەدان وێنەی یادگاری و کۆن کە ڕۆژانێک لێرە بوون و هەندێکیشیان ژیان ئاواییان کردووە. ژیان ئیستا بۆیە خۆشەکە ئەو کەلتورە جوانەی کۆنی هەبێت ئێمەش کە هاتین لە ناو چایخانەکە هەنێ ئەو کەلتورە و کە لە کۆ نابووە ئەو بیرەوەریانە کە خەڵکێکی ئێمە هەر بوویانە و هەر هەیەە لە ناو چایخانەکە بەڕاستی بەدی ئەکرا. ڕێبین خاوەنی چایخانەکەیە، ئەوانەی سەردانی دەکەن وێنەیان دەگرێت و بە دیواری چایخانەکەیدا هەڵیان دەواسێت. نزیکەی 14 ساڵە چای خەڵوز زمانە پێشتر لەسەر عەرەبانە بوو، خوای گەورە ئەم نعمەتەی پێبەخشیم و ئێستا کە سوپاس بۆ خوا کردومە ئەبەم دوکانە. چایخانەکە بەهۆی سیما کولتوریەکەیەوە وای کردووە ڕۆژانە لە تەنیشت سۆبایدار و پارچە سونەتی و کولتوریەکاندا خەڵکی سەردانی بکەن و چایەکی گەرمی تێدا نۆش بکەن. من ئامانای قاوەخانە خەیلە دڵم فەرەگەن پیاە قەدیمی شەنەنێ فرەفرەوەشی نەوار و عوسمانی شریتێ قەیمی ئەو مەسوی شریتێ ماش بە چشمای من ئێرانی ناقەڵ لەگەڵ سەری پیرینە تەدبیع چی ورەش و وەنی تەدبیعی وەنینی کارێکی کەوانی نانی خزمەتتانە. تەجیلەکەی هونەرمەندی دیاری هەورامان عوسمان هەورامی کە لە ساڵی 1968 گۆرانی پێتۆمار کردووە و دەیان کاسێتی کۆن لە چاخانەکەدا پارێزراون. تەسجیلەم لای ئەمە زۆر کۆنەی ساڵی 1968 کە عوسمان هەورامی بۆ تەسجیلە کاسێتی گرتووە. ئەمەشی ساڵی بە 75 ئەر ئەبەم تەسجیلەش خەڵم بۆ هێناوتی پێش ڕۆژ ڕۆشتم بۆ لای ئینجا کە سەرم گرتووە اینجا کاسێتێکی بۆ پڕکردومەتەوە. ماوەی چەند ساڵێکە گەڕانەوە بۆ دەستوری کۆن و کوردەواری خواستی بەشێکی بەرچاو لە خەڵکیە و خاوەن کارەکانی ژەم خواستەیان خستووەتە بواری جێبەجێکردنەوە تا خەڵکی بەرەولای شوێنی کارەکانیان بانگێش بکەن. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەورامان.